بەڕاستی بابەتی زۆر گرنگ باسکران ئەو بابەتەی پەیوەستن بە ئەمنی غذایی هەرێمی کوردستان کە خەمێکی گشتیە و پێویستێکی نیشتیمانی گەورەیە ئەکید وەزارەت پلانی خۆی هەیە و ئێمەش بۆ جێگرتن لەو پلانە و زیاتر وەرگرتنی زانیاری و ئەکید ئاڵوگۆڕی بیرۆڕا لەم بابەتەدا زۆر کران و بەڕاستی ئێمەش دوێنش وەکو لە ژنەی کشتتوکال من لەگەلیان کۆبنەوەکمان کرد تایبەت بەوەی پارەی جوتیارانی هەرێمی کوردستان کە قەرزە لەلایەن حکومەتی ئیتیحادی لە بەغدادا ئێمە وا هەست پێ دەکەین لەوێ سیاسەتێک هەیە بۆ برسیکردنی جوتیارانی کوردستان بێبشکردنی جوتیارانی کوردستان کە حەلالی خۆیانە مافی خۆیانە گەنمیان فرۆشتووە بەڵام ئێمە وا هەستمان پێ کردووە 3 ساڵە ئەو پارەیە نادرێت بە هەرێمی کوردستان. دەر بابەتی تریژ لە ئاسایشی خۆراک و لە دابینکردنی ئاسایشی ئاو کە بە وردی باسکرا کە ئێمە دیارۆک وەزارەت بۆ جەنابی جێگری سەرۆکی پەرلەمان و لێژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان ڕوومان کردەوە کە ئێمە پرۆژەیەکمان هەیە و نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێش تاوتەی جدی لەسەر دەکەین و ئومێد دەکەم کە ئەنجومەنی وەزیران پشتگیریمان بکە بە تایبەتیش لەم قۆناغە ناسکە کە ئێمە پێدا تێدەپەڕین بابەتی ڕفراندۆم و بابەتی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستان و ئەوانە هەمووی بەڕاستی کۆمەڵێک دەزانن تەبعاتی دەبێت ئەگەر ببێ بێگومان پێویست دەکات کە ئامادەسازی لەم ڕوانەوە بکرێ بۆ ئەوەی دواتر میلەتی ئێمە تووشی قەیران و تووشی کێشە و تووشی گرفت نەبێتەوە لەم ڕوانە و ئەرچی حکوومەتەکە ئەمە جێبەجەکە بە تایبەتیەوە کە بەلامەوە زۆر گرنگ بێ قەزەی گەنم ئەم ساڵ من دڵنیام حکوومەتی عراقی مامەڵی خراپتریش دەبێت لەم ساڵی کە پێدا تێپەڕێواتە ساڵی ئایندا و من دڵنیام لە ڕووی ئاویشەوە ساڵی ئایندا وڵاتانی دەوروبەرمان ینی فشاریان زیاتر دەبێت چونکە ئەو بەنداوانەی کە خەریکن ینی تەواویان بکەن تەواو بکرێ کە هێندێکیان گۆڕینی ڕێڕەوی ئاوەکەیە دەزانم ئێمە تووشی قەیرانی کەش دەبینەوە